داواتان لێگەی نێڕن لە مارکێتەکانە قەڵەباڵغی دروست بێت نێڕن لە شوێنی ترا قەڵەباڵغی دروست بێت بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیە لەگەڵ ئەندامانی لیژنەکانی بەڕێوەبەرەتەکەی پلانی کارەکانیان جێبەجێ دەکەن. ڕێنمایی و ئەرکەکانی ڕۆژانەیان پێ دەستپێردرێت و دەرچوونی لیژنەکانە. ڕۆژانە و بەردەوام لیژنەکانی چاودێری بازرگانی بە دواداچوون ئەنجام دەدەن. هەموو ڕۆژە سنووری گەڕەکان بەسەرەکەینەوە و هەست هاوڵاتی ئەسکاڵایە بە دوادچوونی بووەکەین لە گرانفرۆشی بێ ئایا لاش بارێکترەوە بێ بە دوادچوونی خۆمانەکەین. بە دڵنیایەوە زۆر باشن سوپاسیان نەکەین خەڵکی شاری سلێمانی کە پابەندی ڕێنمایەکانین. هەندێک دوکان هەیە ئیستیغلالی وەزعەکەش دەکات ئێمە ئیمشەو لە ڕاپەڕین گرانفرۆشی لەسەر دەرمان هاوڵاتی سکاڵای کردووە لەسەر دەرمان گرایی دەرمان بەس بۆ نرخە نەبووە بۆ فەرقی سەیدەلێک بۆ سەیدەلێک 5,000 دیناری فەرق بێ هەستاین بەس وەسڵمان بۆ کردو سەرپێچی تۆمارمان کردووە لەلایەن. هەموو دوکان و فرۆشیاری بەدەر لە ڕێنمایەکان دادەخان. ئێمە لەسەر شەقامەکانی بە 24 سەعاتی لە کار و فەرمانین و هەر لە هەر شوێنێکەوە داوامان لێکرابێەوە هەست کاڵایەکە بوو بێت دەست بەجێ چوونەتە سەری و بە شێوەی گشتی هەچی کۆگاکانە سەردانێک لە لای ئێمەوە بۆی ئاگادارمی لە ڕێژەی خۆراک سواز وەخوا کۆگاکانمان پڕن لە خۆراک و لە شێت چاودێریان و بە شێوەیەکی تەندروست خەزم کراون و هیچ کەم و کوڕێک نییە لەو بارەوە و لا یەکەم ڕۆژی قەدەغی هاتوچۆ شەوانێ وەکو بەڕێوەبەرایەتیمان و لیژنەکانی بەڕێوەبەرایەتیمان کە لە ئەرکدا بووین زیاتر لە سەر و 50 شوێنمانەوە داخستووە کە پابەندی ڕێنمایەکانی قەدەغی هاتوچۆ و ئەو ڕێنمایانەی پارێزگای سلێمانی نەبوون کە دەرکراوە. لە پێناو زیاتر جێبەجێکردنی ڕێنمایەکان دوکانی مریشک فرۆشتنیشان داخست. هەر کەسێک سەرپێچی بڕیارەکان بکات بەپی یاسا مامەڵەی لەگەڵ دەکرێت. بەردەوام ڕێنمایی دەدرێت بۆ بەکارهێنانی دەستکێش و دەمامک. ئەندامانی لیژنەکانی چاودێری بازرگانی دەڵێن بۆ خزمەتی هاوڵاتیان بەردەوام بە دواداچوون دەکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.